جەژنی خوشکبرا بەشێک لە کرێکارە نیپالیەکان لە سلێمانی کۆ دەکاتەوە. کرێکارەکان دەیانەوێت کەمێک لە ماندووبوونی ڕۆژانی کارکردنیان لە ڕێگەی ئەم جەژنە دێرینەوە بڕەوێننەوە. بەشێک لە کرێکارە کچەکان بە جلوبەرگی دێرینی وڵاتەکانەوە هاتوون و خۆشحاڵی خۆیان دەردەبڕن. لە جەژنەکەدا خواردنەوە دیاری تایبەتی تێدا پێشکەش دەکرێت. زەزەنێکە کوشکی برایە ئێمە دەمێکە ئەم زەزەن ئێمە هەمی ساڵێکی یەکجارێت ئەنی داوەتی کوشک برایەکەن مالاو بێ هەمی ئێکەوە شیرین ئاکۆی جێش وشتناکە هەر ئەوەیە جێش بۆ لێنیم ئەنێ شیرین وشتەنە لێنیم جێش لێنیم جێش هەر نێپالی. لە شاری سلێمانی زیاتر لە 4000 کرێکاری بیانی کار دەکەن. ساڵانە کرێکارە نیپالیەکان جەژنی خوشکبرا دەجێڕن کە جەژنێکە لە نیپاڵ و هندستان بەڕێوە دەچێت و بەواتای ئاشتەوایی و زیادبوونی خۆشەویستی دێت لە نێوان خوشکبراکاندا. براکەن کوشکن ئێمە ئێستا براکەن ئەموویت ماڵی ئێمە ئەگەر نیپاڵ لێرەنا نیپاڵ ئەگەر براکەن ئێت ئەمووی هەپلەکە لەگەڵ کوشکی هەدیە هێنی و هەدیەتی ئەوەیە جلی نیپاڵ ینی ئەمە جلی حەفلەیە جەژنە؟ ئەی جەژنە کە دەچی بۆ بازار ئەمە ناکە یا جلیکە؟ نا مشکل جلێکە لێرە مشکلە نییە. جێس لێنا خواردێ ناکۆی ئیتری هەر شیری ناکۆی کۆشیستیکە زۆر خۆشە. ئاهەنگی جەژنی خوشکبرا لەلایەن ڕێکخراوی داکەوشی لە کرێکارانی بیانی ساز کراوە. وە لێرە بە هەمان شێوە ئەمانە تەقالیدی خۆیان ون نەکردووە لێرە جەژنەکەی خۆیان ڕێک دەخەن وە لێرە زۆر جا کچێک کە برایەکەی لێرە نیە کوڕێک دەگرێت لە بتۆ برامی وە کشێ کوڕێک کە خوشکەکەی لێرە نیە کچێک دەگەڵ تۆ خۆ خوشکمی کەواتە مەراسیمە کە خوشکەکان یەکتر بێناز ناکەن براکان خوشکەکانیان بێناز ناکەن. بۆ مناسبەتەوە ئەمان لێرە ئەو مناسبەیان ڕێخستووە و ئێمە هەمیشە بەشدار بووین لەگەڵاندا لە هەموو مناسبەتەکاندا. لە هەرێمی کوردستان زیاتر لە 22,000 کرێکاری بیانی کار دەکەن کە لە وڵاتە هەژار نشینەکانەوە هاتوون و لەسەر جەم عراقیش 99,000 کرێکاری بیانی کار دەکەن. دوای خواردن و پێشکردنی دیاریەکان مەراسیمی جەژنی خوشکبرای نیپالەکان بە گۆرانی و سەما کۆتایی هات. عەبدوڕەحمان ئەبوبەکر، کێنێن سلێمانی.